ئەمریکا حوت منزومەی ثادی هەیە، پێنجی لە ئەمریکایە، سنووری ئەمریکا پارێزیە بڵین لە ئەلاسکاوە بۆ فلۆریدا، ئەنجا لە لۆس ئەنجلسەوە بۆ سنووری کەنەدا. دوو دانەی هێنا بۆ ئەسرائیل، دانەیەکشی دا بە سعودیە لە منتیقەی یەنبع، قاعدەی مەلیک لێوێ بە پارێزێک کە ئەمریکا هینەکە و ئارامکۆشی لێە بێ بیپارێزیێتن نەوت لەو ناوچەیە. جگەلەوە حوت مودەمیرەی دەریای هێنایە قەراغی ئیسرائیلەوە، موشکی ستاندرد میسایل 360 بەکارهێنا کە پێوتە SM3 دانەی بە 25 ملیۆن دۆلارە بە جۆری نوسخەکانی دەستپێکە لە 4 ملیۆنەوە بۆ 25 ملیۆن دۆلار بۆ جۆری بەرزیەکان، ینی بڵین لە ستراتۆسفیرەوە لە 20 کیلومترەوە بۆ 6 کیلومتر لە ئاسمان جۆرێک بەکاردێنێ، لەو ستراتۆسفیرەکە دابەزێتن جۆرێتر بەکاردێنێ، جۆری سێمی. 80 دانەی تەقاندەوە، لەوە 80 دانەی لەوە تێگرت، ینی نێزیکەی 2 میلیارد دۆلاری ڕۆیی دەیتە سەر منظومەی ثاد 150 دانەی تێگرت. دانەی بەچەند؟ دانەی نێزیکەی 4 ملیۆن دۆلارە، ئەویش نوسخەی هەیە.